چۆن لە سلێمانی 182 دۆنم زەوی ونکرا. مەلایاسین یان بەڕێوەبەری پەروەردە کامیان ڕاستن و لەسەر حەقن. ماوەیە کە دەنگۆی فرۆشتنی 182 دۆنمی ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ هەیە مخۆمخۆیەکی ناوەتەوانێ من حەزم کرد گرانبەهاترین پارچە زەوی کە 182 دۆنمە و مڵکی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانیە بە دیاری دراوە بە کۆمپانیای بەڕێز کە وەبەرهێنەرەکەی نزیکە لە بەرپرسانی یەکێتی. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت ئەو زەویە نەدراوە بەڵکو سەندراوە و بە زۆر داگیر کراوە تا ئاستی ئەوەی هەڕەشەی دەست لە کارکێشانەوەی کردووە ئەگەر زەویەکەی پەروەردە هەر ئاوا بێ و بێ هیچ بەرامبەریەک داگیر بکرێت. زەویەکە زیاتر لە 500,000 مەترە و هەر مەترێکیشی خەمڵێنراوە بە $1,500 واتە نرخی تەواوی زەویەکە خەیاڵی و گرانبەهایە. لە بەرامبەریشدا وەبەرهێنەکە تەنیا یەک بینای 2.9 دروست دەکات کە ئەویش دیار نییە تەواوی دەکات یاخود نا. سەرەتا بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی پرۆپۆزەڵی پرۆژەیەکی گەورەی کۆمەڵگەی پەروەردەیان ئامادە کردبوو کە بریتی بوو لەوەی ئەو زەویە بدرێتەوە بەرهێنێک و لە بەرامبەردا کۆمەڵگەیەکی گەورەی پەروەردەیی پەیمانگەیەک و چەند قوتابخانەیەک دروست بکات. جگە لە دروستکردنی کۆمەڵگە پەروەردەیەکە دەبوو کۆمپانیاکە تێچووی دانانی پرۆگرامێکی تایبەت بە قوتابخانەی پیشەیی و کشتتوکاڵی دابنێت و تێچووی خوێندن و خەرجی مامۆستا و سەرپەرشتیارانیش بگرێتە ئەستۆ. بەڵام وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردە دەڵێت نەهێڵدراوە پرۆژەکە تەرخان بکرێت بۆ کۆمپانیایەک کە سوودی گشتی بوێت بەڵکو دراوە بە وەبەرهێن و کۆمپانیایەک کە تەنها کاری فرۆشتنەوەی ئەو زەویانەیە کە وەکو زەوی وەبەرهێنان پێی دەدرێت. زەویەکە دەکەوێتە گەڕەکی بەکرێژۆی شاری سلێمانی و 500,000 مەترە. دەستبەجێ وەبەرهێنەکە فرۆشتوویەتی بە کۆمپانیایەکی گەرمیانی کە بەنیازە شارێکی گەورەی گرانبەهای نیشتەجێبوونی لەسەر دروست بکات. گەندەڵی بەهەدەردان تەخشان و پەخشانکردنی زەویەکانی وەبەرهێنان لە سلێمانی وە تەپەڵەیەکی ناشرین بە نێوچاوانی دەسەڵاتدارانەوە بە جۆرێک لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا هەزاران دۆنم زەوی بە ناوی وەبەرهێنان و تەرخانکردن بۆ کۆمپانیاکان بۆ قازانجی بەرپرس و نزیکەکانیان براوە. تەنانەت ڕێکارەکانی وەرگرتنی زەویش پڕ بووە لە بەرتیل و سەرانە سندن و هۆکارێک بۆ سپیکردنەوەی پارە بە جۆرێک خەریکە پرسی زەوی سەری شارەکە دەخوات و کەسیش تا ئێستا خۆی ناکاتە خاوەنی ئەو پرسە. زەویەکەی پەروەردەی سلێمانیش دیسان بووە بە قوربانی ئەو تەماحەی کە بەرپرسان چاویان تێبڕیوە و بە ناوی وەبەرهێنەکانەوە وەری دەگرن و دەیفرۆشنەوە بە قازانجی خەیاڵی. وەبەرهێنەکە باشکرا لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت من زەویەکەم بە فەرمی وەرگرتووە و ترس و شەرمم لە کەس نییە. بەڕێوەبەری پەروەردەش لە خۆوە بوختانم بۆ دەکات. ئێستاش پرسی ئەو 182 دۆنم زەویە بە هەڵواسراوی ماوەتەوە و هیچ کەس و لایەنێکی فەرمیش قسەی لەسەر ناکات.